گۆڤاری فۆرین ئەفێرزی ئەمریکی لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە ئەگەری زۆرە پەتای کۆرۆنا جارێکی تر سیستەمی جیهانی ڕێک بخاتەوە کە تێیدا چین هەوڵ دەدات سەرکردایەتی جیهان بگرێتە دەست. ئەوە لە کاتێکدایە ڕۆڵی ویلایەتە یەکگرتووەکان بەرەو داڕوخان دەڕوات. گۆڤارەکە لە راپۆرتەکەیدا کە لەسەر پێگەی خۆی بڵاوی کردوتەوە باسی کاریگەریە جیۆسیاسیەکانی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا دەکات لە درێژخایەندا، بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە دۆخی جیهانی ئەمریکاوە هەیە کە سیستەمە جیهانەکان بە شێوەیەکی پلە بە پلە گۆڕانکاریان بەسەردا دێت و تا دەگاتە گۆڕانی یەک پارچە. لە ساڵی 1956دا هێرشی سێقۆڵی شکست خواردوو بۆ سەر کەناڵی سوێز لە میسر پاشە کشەی کۆتایی بەهێزی بەریتانیا کرد وەکو هێزی گەورەی جیهانی. بۆیە دەبێت سیاسەتمەدارانی ئەمریکا و بەرهەمهێنەرانی بڕیار لەو وڵاتەدا بزانن کە ویلایەتە یەکگرتووەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا لە ئاستی بەرپرسیارەتیدا نییە. بۆیە ئەوەی ڕوودەدات هەمان سیناریۆی جەنگی سوێسمان بۆ دووبارە دەکاتەوە. گۆڤارەکە دەڵێت جگە لە دوو حیزبە ناڕوونەکە ئێستا بۆ هەمووان ڕوون بووەتەوە کە واشنتۆن لە کاردانەوەی سەرەتاییدا بەرامبەر پەتاکە زۆر خراپ مامەڵی کرد. هەڵەی دامەزراوە سەرەکیەکانی کۆشکی سپی و وەزارەتی ئاسایشی ناوخۆ و ناوەندەکانی کۆنتڕۆڵی نەخۆشی و خۆپارێزی لیان متمانەی خۆیان لە دەستدا و شایستەی حکومەتی ئەمریکایان خستە ژێر پرسیارەوە. لە درێژەی راپۆرتەکەیدا لەبارەی کاردانەوەی سەرۆکەوە دەڵێت لێدوانەکانی سەرۆک بە شێوەیەکی گشتی لە نووسینگەی خۆی و تویتەکانی لە تویتەر شڵەژان و گومانیان بڵاو کردەوە. ئەوەش چەسپە کە هەردوو کەرتی گشتی و تایبەت ئامادەنین بۆ بەرهەمهێنان و دابەشکردنی ئامێری پێویست بە پشکنین لەلایەنی نێودەوڵەتیشەوە. ئەم پەتایە خواستە دەرونی و کەسیەکانی ترمپی بەرجەستە کرد و سەلماندی کە ویلایەتە یەکگرتووەکان ئامادەی سەرکردایەتی جیهانی نییە. فۆرین ئەفێرز جەخت لەوە دەکاتەوە کە سەرکردایەتیکردنی جیهان لەلایەن ئەمریکاوە لە 7 ساڵی ڕابردوودا تەنیا کورت هەڵ نەهاتووە لە سامان و هێزەکەیدا، بەڵکو سەرچاوی گرتووە لەو شەرعیەتی کە لە بەڕێوەبردننی ناوخۆی وڵاتدا هەیبووە و ئامادەی سەرکردایەتی و وەڵامدانەوەی قەیرانە جیهانەکانی هەبووە. هەر بە هەمان شێوەی ئەو گۆڤارە ڕۆژنامەی واشنتۆن پۆستیش لە ژمارەی ئەمڕۆیدا ئاماژەی بە پاشەکشەی ئەمریکا دەکات بەرامبەر بە سەرکردایەتی چین. بەراوردی کاردانەوەیان دەکات بۆ سەرکردایەتی جیهان لە کاتێکدا ئەمریکا دەرگاکانی لەسەر خۆی داخست و ئامادەی نییە هاوکاری هیچ وڵاتێک بکات، تەنانەت وڵاتە هاوپەیمانەکانی. کەچی سەرەڕای ئەو زیانە گەورەی لە چین کەوت لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا یارمەتی گەیاندووەتە 54 وڵاتی جیهان، بە تایبەتی لە دوای داخرانی دەرگاکانی یەکێتی ئەوروپا لەسەر ئیتالیا. چین بەهانەی ئەو وڵاتە و زۆر وڵاتی ترەوە چووە. ئەمەش بەرجەستەبوونی کردەی ئەو پرۆژە هەمەلایەنەی ڕێگەی ئاوریشمی چینە کە دەیەوێت وەکو سەرکردەی جیهان کۆنتڕۆلی بازاڕی ئاسیا و ئەوروپا و ئەفریقا بکات و باوتەی ڕۆژنامەکە بەوەش سەرکردایەتی سیاسی جیهان بەدەست دەهێنێت.